لە تاو ئازاری کچان و کوڕانی هاوزمانی دەستی بەکاری هونەری سیم کردووە. هەرێکێک لە پەیکەرەکان بە گوتەی لێلا گەڕانەوە و خستنە ڕووی چیرۆکی تراژیدایی گیان لە دەستدانی کەسێکە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە. تم هەریەکە و تایبەتمەندی خۆی هەیە، هەریەکە و لە شۆڕشەکەدا یا بەگشتی مثلەن پەیکەری کۆڵبەرمان هەیە، پەیکەری لەیلا قاسممان هەیە، پەیکەری ژینگە پارێزانمان هەیە، ئیتر هەریەکە و بە شێوەیەک ئازارێکیان هەبووە بۆ منوەیەک هەریەکە و بە شێوەیەک توانیویانە شوێن پەنجەیان لەسەر خاکی ئەم نیشتمانە بەجێ بێڵن. بۆیە من دەستم داوەتە پەیکەرەکانی بۆی بە زیندوی هەرچەند هەر زیندوو دەمێننەوە بەڵام وەک پەیکەرە بە زیندوی بمێننەوە. پەیکەری خودانوور یەکێکە لە پەیکەرە پڕ لە ئازارەکان. خودانوور خەڵکی بەلوجستان بوو تا قانەی دایکی بوو. لە شۆڕشی ژینادا بەهۆی چالکیەکانی دەستگیر کرا و دوای ئەشکەنجەدانێکی زۆر بە بێنان و ئاو بە عەمودێکەوە دەبەسرێت تا ئەو کاتەی گیانە دەست دەدات. پێم وابێ بە ئازارترین مەرگ بوو یا بە ئازارترین ئەشکەنجە بوو کە بۆ خەڵک بەگشتی لە هەموو جیهان دەنگی داوە. خودانوور بۆ هەمیشە بە زیندوی لە دڵی هەمومان داماوە و ئەمە قێزەوەنترین جینایەتی جەمهوری ئیسلامی بوو کە دژی یەک مرۆڤ کرا. هەرێکێک لە پەیکەرە بەسیم دروستکراوەکانی لەیلا تەماشایان بکەیت یەکسەر ئازار و کوشتنت پێش چاو دەکەوێت. بۆ هەر پەیکەرێکیش تا دروستی دەکات کاتێکی زۆری پێویستە. ئەمەیان پەیکەری بەیان و سەباحە. سەباح کوڕی شەید پێژمانە. شەید پێژمان ماوەی کەمتر لە 2 ساڵ بۆ چالاکی کەچوو بوونەوە ڕۆژهەڵات لەگەڵ هاوڕێیانی لەوێ دەستگیر کرا و بەداخەوە پار ساڵ ئیعدام کرا. شەید پێژمان کاتێک سەباح بەجێ دێڵێ بەدایکی دەڵێ پشتی مەبڕە هەتا دێمەوە، ئەویش پشتی نابڕێ و بەداخەوە تا ڕۆژەی ئیعدام دەکرێ و ڕۆژی ئیعدامەکەی بەیانی ئازیز قژی سەباح دەبڕێ. بەداخەوە کوردستانی ئێمامان ئەوەندە پڕ دەرد و ئازارە، ئەوەندە خوێنی لێڕژاوە، ئەوەندە خەمەکانی قوڵ گەورەیە مرۆڤ نازانێت دەست بدا بەچی بۆەوەی بتوانێت تۆزێک برینەکانی دڵی خۆی ساڕێژ بکە. من لەو ڕێگاوە دەم هەوێ هەم ئەو کەسانی کە بە شێوەیە کاریگەریان هەبووە بۆ نیشتمانەکەیان و لە پێناو نیشتمانەکان خوێنیان ڕشتووە، دەم هەوێ هەرچەند بچووکیش بێ بەڵام بە زیندوی بیان هێڵمەوە و لەیلا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و لە کوێنشتەجێیە. ئامانجی ئەوەی هەر چالاکوان و کەسێک لەگەڵ هەڵگیرسانی شۆڕشی ژیناوە تووشی گرتن و کوشتن و ئازاردان بووتەوە. ئەو وەک ناڕەزایەتیەک چیرۆکەکان بە پەیکەری سیم بگێڕێتەوە تا پیشانی هەموو دنیایان بدات و بڵێت کۆماری ئیسلامی ئێران چی بەرامبەر بە مرۆڤایەتی دەکات. دیار جەمال دەنگی ئەمریکا کۆیە.